گەرچی ئامادەکاری تەواو کرابوو تا هاوڵاتیان بە کەمترین زیان ڕزگاریان بێت لەو ڕێژە زۆرە بارانبارینەی کە بەڕێوەبەرایەتی کەشناسی پێشبینی کردبوو لە هەولێر ببارێت، بەڵام جارێکی تر لافاو زیانی بە ژمارەیەک هاوڵاتیان گەیاند. لە هەندێک شوێن ئۆتۆمبیلی هاوڵاتیان ژێر ئاو کەوتن و دەڵێن ئەمە حاڵ نییە، هەموو ساڵێک ئەم دیمەنانە دووبارە دەبنەوە و چارەسەری پێویست ناکرێن. لافاوەکارەسە خەڵکەیرە لەناگەنان بە بیداتی سارە زوو دەرماندێنا خۆبەخشەکانی ئەو لێ بەڕاستی دوم زمانی دەدرێت، بەڵام مەعلەسف لێ نەگەڕاتە ئەو بەزمە دووز بوو. فەرمووی ئێستا کە ببینە هەموو سارە بەزمەیە لە سەیداوای سارەک و دوو نییە، یان چاکە یان تێکدا. سعاتێک هاتمە منە لێرە سیارەم ڕاگرت، یعنی وەکو دوکانم لێرێ بخۆم سبەنان زوو دێ بەزەوڕۆ درەنگ هاتم هەریشە کاتیمە بوو چوومە دوکانێ هاتمەوە تقریبا سعاتەکەم پێ نەچوو هاتمەوە بەڕاستی ینی کار لە کار ترازا بوو ئەو مەترەگە لەسەرەوەی سیارە بوو نەگەیمە تقریبا زیاتر لە 10 سیارە غەرقان بوو. لە ئەنجامی پەنگ خواردنی ئاو لە ژێر پردی سەیداوە زیاد لە 14 ئۆتۆمبیل ژێر ئاو کەوتن، ئەمە جگەلەوەی چەندین دوکاندار زیانیان بەرکەوت. تیمەکانی بەرگری شارستانی و تیمە خزمەتگوزاریەکان هەرزوو بەهانای هاوڵاتیانەوە دەچوون تا هاوشێوی ساڵانی ڕابردوو زیانی گیانی لێ نەکەوێتەوە. ئەرکی ئێمە بابەتی فریادڕەسیە، ئێمە لە هەموو جارێکە بابەتی پێشات و گریمانەکان بە هەن وەرەگرین زانیاریەکانی هاوڕیانمان لە کەشناسی بوومە لەرزە بۆ ئێمە گرنگە. لێرەدا مشکلەیەکمانە بوو چەند ئۆتۆمبیلێک کە 14 ئۆتۆمبیل سیانزەیان کە پێویستی بە دەرهێنانەکرد و دوجار ڕادستی کە سوێ بابڵم خاوەنەکانیانمان کردوتەوە جێگای دڵخۆشیەوە هەموو خەڵکەیە کە دێ بە پەرۆشەوە دێ بۆ کۆمەشی تۆ و فەرمانکانی تری خزمەتگوزاری کە کۆمەکە دەکەن. ئەمساڵ ئامادەکاری تەواو کرابوو بۆ بەرەنگاربوونەوەی لافا و کۆبوونەوەی ئاو لە نێو گەڕەکەکان و چەندین تیم دروست کرابوو، بەڵام زیانێکی زۆر بەر هاوڵاتیان کەوت لە هەندێک لە گەڕەکە جیاوازەکان. ترسی حکوومەتی خۆجێی هەولێر لەوەدا بوو 2 ساڵ لەمەوبەر پۆلیسی بەرگری شارستانی هەولێر خنکانی 12 هاوڵاتی کە 8یان بیانی بوون بەهۆی دروستبوونی لافا و کۆبوونەوەی ئاو لە گەڕەکەکان ڕاگەیاند. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.